ئەسڵاو بەڕێزان ئێستا نەخۆشێکمان هەیە سێ گرەی هەیە لە گەدا ئینشاءڵڵا بە یارمەتی خۆی گیان دەچین دەری دەکەین بە ڕێگای نازور. طبعاً ئێستا خۆی دەتوانین ئەوە بڵین زیادە گۆشت زیاتر چونکە گرەی باڵین سەرەتانی عادەتەن بە نازور دەکرێت بەڵام زەحمەتە هەموو وەختێک ناکرێت ئیلا ئەگەر زۆر بچوک بێ بەڵام زیادە گۆشت ئاسانترە لە بۆ ئێمە. بۆی یەک لە سوودە گرنگەکانی بەڕاستی ئەنجامدانی نازور هەم هی گەدا هەمی قۆڵۆن بریتە لەوەی ئەگەر گرەیەکی بچووک هەبێ خۆشەویستان ئێمە دەتوانین بە نازور هەڵبگرین بەبێ ئەوەی نەخۆشەکە چەند ڕۆژ لە نەخۆشخانە بمێنێتەوە. عادەتەن مەشاکلی زۆر کەمە، ینی کونبوونی ئەگەرێکی بچووکەیە یان خوێنبەربوون ئەگەرێکی بچووکەیە ئەجنا هیچ کێشەی نییە، دەتوانێت ڕۆژی دوایی بچێتەوە سەرکاری خۆی. بۆی ئینشاءڵڵا ئێستا گەرخوا ئیزن بدا دەچین ئەو سێگرەیە دەردەکەین. گرەیەکی گەورەی هەبوو لە گەدەی بۆیە هەستین لە عەمەلیات لەوەی سەلامەت بی فەرمەشاکە گرەیەکە زۆر گەورە بووە تا ئێرە بوو بە جوانی بە نازور بەبێ مشکلە بەبێ کونبوون بەبێ خوێنبەربوون زۆر بە جوانی لەبووی مەهاڵی بە سەلامەتی. فإنشاءالله ئێستا گرەیەکەشی لە بۆ دەردەکەین باش ئینشاءالله. ئەو گرەی یەکەم بوو، ئەوە گرەی دووەم کە هەڵمان گرت، گرەیەکی دیکەشی ئەلێرە بووە لەو پشتەوە جێگەکەی تۆزە ئیزعاج بوو، ئەمە جێگەکەی عەکسیە بەڵام ئەویشمان هەڵگرت ئێستا بە جوانی دیارە ئەوە شاکە لە بنەوە ئاوەیە ئاوەکە لا دەزێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی